دوازدەی ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی زیانی پەرستاران دیاریکراوە. لەم ڕۆژەدا لقی هەولێری سەندیکای پەرستاران مەراسیمێکی تایبەتی ڕێکخست. بەهۆی دانەمەزاندنی پەرستارانەوە لە ساڵی 2014 و پێنەدانی موچەکانیان نەقیبی سەندیکاکە هۆشداری دەدات لەوەی دۆخی نەخۆشان لە نەخۆشخانەکان بەرەو خراپتر بچێت. لە بەرچاو نەگرتن و فەراهەم نەکردنی خواستەکانیان کە لێنێکی گەورێ لە ناوەندی تەندروستیدا دروست دەکات کە دوجار هاوڵاتیانی هەرێمەکەمان زیانیان پێدەگات لە ڕووی تەندروستیەوە. ئەو گرفتانەی کە ئێستا لە تایبەتیدا کە بۆتە هۆی گرفتێکی گەورە بۆ پەرستاران و کارمەندانی تەندروستان لا دواکەوتنی موچە پێنەدانی لە کاتی خۆیدا و چارەسەر نەکردن و خەرج نەکردنی موچە فەوتاوەکان و دانەمەزراندنی و پەرستاران و کارمەندانی تەندروستی بە تایبەتی کە لە ساڵی 2014ەوە ژمارەیەکی زۆر لە دەرچوانی پەیمانگا و کۆلیژەکانی تەندروستی دانەمەزراون. هەر لە مەراسیمەکەدا سامان بەرزنجی وەزیری تەندروستی وتەیەکی پێشکەش کرد. لە وتەکەی وەزیری تەندروستیدا وەک ئەوەی دۆخی نەخۆشان زۆر بێکێشە بێت، پەرستاران لە هیچ شتێکیان کەم نەبێت، تەنها سوپاس و دەستخۆشی ئاراستەی پەرستاران کرد و هیچ بەڵێنێکی دڵخۆشکەری پێنەدان، بە تایبەت ئەو پەرستارانەی کە ساڵانێکە بە شێوەی خۆبەخشی دەوام دەکەن لە نەخۆشخانەکان و هیچ پاڵپشتیەکیان نییە. کارمەندانی تەندروستی لە ماوەی ساڵانی ڕابردوودا وێڕای ئەوەی کە ڕۆڵێکی گەورەیان هەبوو لەو قەیرانانەدا، بەڵام بەردەوام پاڵپشت و پشتگیری هاوڵاتیان بوونەتە دایک و باوک و برا و خوشکی هەموو نەخۆشێک، هەموو هاوڵاتیەک. هەمومان لە بیرمانە کە زۆر دوور نەڕۆین لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نەک تەنها لە کاتی کەرەنتین و لە کاتی قەدەغەی هاتوچۆ و لە کاتی ڕاوەستانی دام و دەستگاکانی تری سێکتەرەکانی تری ژیان، بەڵام ئەرک و کارەکان و خزمەتگوزاریەکان لەلایەن کارمەندانی تەندروستیەوە نەک ڕانەوەستا بگرە زیاتر و دووبارە و وەڕوبەڕوونەوەی ترسناکی زیاتریش بوونەوە. پەرستارە خۆبەخشەکان بۆ پەیام دەدوێن و دەڵێن لە شەڕی دژ بە داعش و پەتای کۆڕۆنادا ڕۆڵی گرنگیان گێڕاوە، بەڵام حکوومەت دەرگای دامەزراندن بەڕوویاندا ناکاتەوە لە کاتێکدا پێویستی زۆری پێیانە. پەرستاران ئەوەی کە دەبایە لە بۆیان بکرێتن تەعینکردنیان بوو و لە پای ئەو هەموو خزمەت و ماندیبوونەیان زیاتر ڕێزلێگرتنیان بوو. پەرستاران ئێستا لە هەرێمی کوردستان ڕێژەیان زۆرە، بەڕاستی پێویستە هەم وەزارەتی تەندروستی و هەم لقی سەندیکاکانی کارمەندانی تەندروستی زیاتر ئاوەڕیان لێ بدەنەوە و زیاتر بەدەم داواکارەکانیانەوە بچن، چونکە بەڕاستی پەرستاران چینەکی زۆر مهمی خەستەخانەکانن. هیوادارم پرۆژەی دەربکاتن ئەو هاوڵاتیانی کە کەرتی حکومی کار دەکەن لە کەرتی ئاهلی داوام نەکەن، وەبی هەلی کار زیاتر لە بۆ ئەو دەرتوانێت زیاتر بڕەخسێتن کە تازە تەواویان کردو و دانەمەزراون. بە دڵنیاییەوە بووتە بارگرانی کە چێلەوانی ئێستا بە تایبەتی ئافرەتانی منداڵمان هەیە، ماڵمان هەیە، بەجی دێرین دێن چەندان سەعات لە نەخۆشخانەکان دەمێنین و بەبێ هیچ بەرامبەرێک ئەمە خزمەتی هاوڵاتیان نەکەین، بەڵام هیواداری حکومەتی چاوەکی بۆ بڕیاراندا بخشێنیتەوە کەرتی ئاهلی و کەرتی حکومیەکان ڕێک بخاتەوە و هەلی کار زیاتر لە بۆ هاوڵاتیان و پەرستاران بڕەخسێنی. ماوەی 8 ساڵە دامەزراندن لە سێکتەری تەندروستی بە بیانووی قەیرانی داراییەوە ڕاگیراوە. لە ماوەی ڕابردووشدا بەهۆی هاتنی پەتای کۆڕۆنا ژمارەیەک پەرستار کە لە ڕیزی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی پەتاکەدا بوون گیانیان لەدەستدا. ئێستاش کە بارودۆخی دارایی باشە، حکوومەت هێشتا ئاور لە خۆبەخشان ناداتەوە و دەیەوێت هەموو تەمەنی گەنجێتیان بەبێ بەرامبەر لێ ببات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.